دووبارە سڵاوتان لێبێت لەگەڵتان بەردەوامین وچینە لای تەوەریم ئێوارەی بەرنامەکەمان هەندێک دەنگ هەن وەک نەسیمێکی ئارام بەخش بەسەر خاکی نیشتیماندا گوزەرەکەن و جێگەی خۆیان لە دڵی تاک بە تاکی کەسەکانی ئەو نیشتیمانەیە ئەکەنەوە. ژیانی هەندێک لەم کەسانە وەکو کتێبێک وایە کە پڕە لە هەنهێنی و تەنیا ئەو کەسانە ئەتوانن درک بەو نهێنیانە بکەن کە کتێبەکان خوێنۆتەوە یان لە نزیکەوە بەرەم کەسانە کەوتون یان بە جۆرێک لە جۆرەکان ڕۆژێک لە ڕۆژەکان بەرکەوتنیان لەگەڵ ئەم کەسانەیە هەبووە. ئەم ئێوارەیە باز لە هەندێک نهێنی یان هەندێک چیرۆکی ژیانی هونەرمەند و مامۆستا حەسەن زیرەکەکەین کە لە دووتوی کتێبێکدا 72 چیرۆکە یان 72 کەسایەتی جیاواز ئەم چیرۆکانیان گەڕاوەتەوە لە دووتوی کتێبەکە کۆکراوەتەوە بە ناونیشانی حەسەن زیرەک لە زاری چاوەڕەکانی گەرمیانەوە لە نووسینی مامۆستا ئەحمەد محەممەد. مامۆستا سڵاوت لەبێ ئەم کاتەوە باش بەخێر بێت. زۆر سپاس بۆ ستافی کوردستان. بەخێر بێ مامۆستا. حەسەن زیرەک لە زاری چاوەڕەکانی گەرمیانەوە چاوەڕ من ئەزانم کتێبەکەم خوێنۆتەوە بەشێکی و ئەزانم ماناکەی چییە مەبەست لە چاوەڕ چییە بەڵام پێم خۆشە بینەرانیش ئەوەی کە پرسیاری لا دروستە بێت لە زاری بەڕێستەوە بیزانێت. خولای ئەوە هەمیشە ئەو شە زیندوانەی کوردی کە پەراوێز کراون جارێکەتی بێنە نێو ئەدەبیاتی کوردیەوە چاوەڕێکی کە لە وشانەی کە لە زاری مامۆستای گەورە ناسی ڕەزازی و وەرم گرتووە کە دایکی بۆی گەڕاوەتەوە لە دێڕێکی شعریە کە بەکاری هێناوە چاوەڕ بە واتای شاهێد دێ شاهێد حاڵ جابۆیە بەکارم هێناوە لێرە بۆی هیچ نەبێ بچێتە ناو ئەدەبیاتی کوردی و جارێکی تر منیش ئەم کەسانە کە دوان دوو من چاوەڕەکانی حەسەن زیرەکن بە وتی خەڵکم نەدواندووە بڵێ وایان وت و ئاوایان وت خۆیانم دواندووە کە ڕاستە و خۆیان بەچاوی خۆیان زیرەکیان بینەوە بە گوێی خۆیان گویان حکایەت و دەنگی حەسەن زیرەک بووە. مامۆستا بیرۆکەی نووسینی ئەم کتێبە لە چیەوە سەری هەڵدا چۆن وڵڵاهی برادێکی کە ڕۆژنامە نووسم داوای بابەتێکی لێ کردم منیش بیرم کردەوە حەسەن زیرەک کەوتە ناو خەیاڵم یەک جاریش لە مقابلەیەکە میدیای زەدی مقابلەیانە کرد ئیتر زۆر سەرنجمدا زۆر ڕۆچووە ناو ڕۆحمەوە حەسم کرد حەسەن زیرەک غەدری لێکراوە ئەوانەی کەەوە بۆی باس کردم دوجار بەتەما بووم شتێ بۆ ئەو گۆڤارە بنووسم دەستم دایە شایەت حاڵەکان بڵێن چاوەڕەکان 1 2 3 چواری هێنا 4 5 هێنا ئاوای لێهات تەماگرمی لەگەڵ دکتۆر کاروان خەیات ئەوەش لەگەڵما لەگەڵ مامۆستا مستەفا سعید سوپاسیان دەکەم هاوکار من تەماکرد بیکەمە کتێبێ ئیتر ڕۆیشتین وردە زیادی کرد ئەمە من سنوور بەندیشم کردووە تەنیا لە سنووری گەرمیانە من ئەمەم کردووە کە حەسەن زیرەکیان بینەوە کە وجا تەوەقعی ئەوەندەم ناکرد دوچار ئەوەندە ڕۆیشت دڵمان لە ڕقەمی 72 چوو بەو مانایە کە حەسەن زیرەک لە ساڵی 72 کۆچی دوای کردووە 72 چاوەرم دواندووە بە ژن و بە پیاوەوە بەڵام ئینشاڵڵا خودای یار بێ حەسەن زیرەک بەرهەمی زۆر لەوە زیاتر ئێستاش بۆ بەرگی دووەم وردە شتم ئامادە کردووە کە لە چوارچێوەی ئەم کتێبێنە ڕەگەم کە لە چوارچێوەی 72 چاوەڕە دواندووە 72 چیرۆکی جیاوازە مامۆستا لە 100% لە کوێ ینی چاری وایە مەسەرەن چیرۆکەکان چین من جار وایە لە شاییەکە دوو کەسم دواندووە لە یەک شایی حزوریانە بۆ حەسەن زیرەک گۆرانی وتۆ بەڵام هەر چاوەڕێک لە گۆشەنیگایەکەوە تەمەشاکە بەڵێ حکایەتی واستەی ڕوستەمەری جوانیانەیە هەر شتێکی زۆر بەسیط بۆ گەرمەوە پیرەژن یەکم دوان پێم وت حەسەن زیرەک لەکوێوە دوتی ئەلم بەران بەرەوە هاتوو بە کەڵک لە سیروان کردی بەرەو لەو چەمەوە لەگەڵ کەسێکی ترا بوو مەعین ئەحمەد شێخاڵی بوو پێم وت دادەگیان تۆ موالیێتی موال پەنجاب وتی بەکوێتی بیرتە حەسەن زیرەکەی بۆ کاتانەکەیات وتی وڵڵا مامۆستا نازان من نەخوێنەوار و مەڕماڵاتمانێ بخوایان نازانم بەس موالیدی پەنجاب ئەیوتم وتی مامۆستا بەس شتێکە کەوتە بیرم ئەو ڕۆژ حەسەن زیرەک لێ بوو من دگانی 7 ساڵیم کەوت ئەیدەوتم کەواتە حەسەن زیرەک لە 57 هاتووە ڕێک خەڵکی تریشم دواندووە حەسەن زیرەک لە ساڵی 57 چۆتە دەکا یعنی لێرەوە بۆم دەرەکەوێ زۆر جار هەندێشتم لەو بابەتانە کردووە کەسێکی ترش ئەڵێ حەسەن زیرەک پرسیارەکەم بەدیقەت نازانێت کە هاتووە بەڵام ئەڵێ ئەو شەوەی فلان خوشکم لە دایک بوو موالیدی 58 لە 58 چۆتە کوندێکی تر یعنی چیرۆک و حکایەتی حەسەن زیرەک لە سنووری گەرمیانە زۆر فراوانە یعنی ئەوانەی کە شارەزای جوگرافیا ئەو ناوچە بن لە پیوکان ئەکەوتە خوار خانەقین من لەوێ و لە خانەقین و مەسەلەن قۆرەت و محموو قەجەر و ئەو سنوورە هەتا تێتە بناری بەمۆ و ژاڵەنا و دێتە ئەمبەرەوە بۆ بناری سەنگا و دوجار بۆ خان ڕۆسەماغا و بۆ قرخ و بەرەخوار ئەبێتەوە بۆ کفری و زەنگابات و تا ئەکاتە جەلەولا
لە کتێبەکە نووسیمە شێوازێکی هێرکەیە من حەسەن زیرەک سەردانی تەواوی مشونانی کردووە ئوستاد ئەگەر ینی بەدەگمەن گوند هەیە سەردانی نەکردبێ هەندێک جارێ بە گوندەکە ڕۆیشتووە زۆر ڕێککەوتی نەکردو تیای بمێنێتەوە ناوەخت بۆ جێگایەکی تر چووە ئیتر لەوە شەر چووە بە زۆری ماڵی دەوڵەمەندەکان چکەم جوتیارەکان زۆر جار لە ماڵ نەبوون زیاتر لە ماڵی سەردارەکان و کوێخاکان و ئەوانە حەسەن زیرەک ماوەتەوە. زۆر باشاکەواتە ئەو کەسانی کە بۆ دوان لە ناو کتێبەکەیە تەنها ئەو کەسانە بوون کە چاویان بە ئەو هونەرمەندە بەس نەکەوتووە ئایا ئەم کتێبە تەنها پێک هاتووە لە با بڵێن چیرۆکەکانی و کەسانی کە هونەرمەندەیان بینەوە یاخود لە چیتر پێک نەخێر من لە بەشی ئەگەر بڵێم نیوە نەختێک کەمتر ڕۆچووم لە ناو ژیانی مناڵی حەسەن زیرەک بۆ ئاوهای لاتووە لە ڕوولانی دەرونیەوە خوێندنەوە بۆ حەسەن زیرەک کردووە ئەو خەڵکانم قسە لەگەڵ کردو مەسەل ئەنوەر قەراقی خەڵکی لە سنووری گەرمیانە نییە لەگەڵ مامۆستا خالد سەرکار ئەمانم دواندون کە لە حزوری حەسەن زیرەکە ئەمان عەسفیان بۆ کردووە حەسەن زیرەک گۆرانی وتووە بڕوا کە سەری خۆیان ئاوە ئەگرت کاتێ باسی بەهرەی حەسەن زیرەکیان کردووە خەڵکی بێگانەشم مەسەلەن لەوێ دوانە دۆجا قسەم لەسەرەوە کردووە حەسەن زیرەک مەسەلەن لەو بەرچی لێ بەسەر هاتووە لەم بەرچیان لێ کردووە چۆتە ڕادیۆی کوردی بەغدا بەچی حاڵێک هاتووە لە فندقێکە فندق شیمال کەبیر ڕسم و وێنەکانم لێرە گرتووە لە نێو کتێبەکەدا هەیە لەوێ گرساوەتەوە ئەو ناوەی پاکردوێتەوە بەدەم ئیشکردنەوە گۆرانی وتووە ئیتر خەڵکی گوێ لە گۆرانەکانی بۆ یەکێکەڵێ لەو فندق شیمال کەبیر و کاتانە قیادەی سیاسی کوردی و کوردەکان بە زۆری لەو فندقە گیرساونەتەوە لە بەغا قسە لەسەر ئەوە کە میدیای زەندیەوە پشتڕاستەکاتەوە کە جەنابی مام جەلال لەوێ گوێی لێ بوو خەڵکیان مام جەلال پیاو دەنگی خۆشە هەندێک سەرچاوە ئەڵێن مام جەلال بردوێتی بە ڕادیۆی ناساندووە هەندێک خەڵک باسی مام جەلالێکی ترەکەن ئەو مام جەلالەش هەناوی مام جەلالە ئەویش خەڵکی کۆیەیە بەڵام ئەو تاجر بووە تقریبا هاوتەمەنی مام جەلالیش بووە ئەویش لەو فندقە گیرساوەتەوە هەندێک خەڵکەڵێن ئەمیش یەکێک بووە لەوانە خەڵکی تریش هەیە کە مەسەلەن لەو فندقە کە بینیوتی باسی علی مەدانیش کرد کەم دو ساعتی زۆر لەگەڵ علی مەدانیشەوە زۆرن ئەوانەی کە قسەیان لەبارەوە کرێ بەڵام بۆ جەنابی مام جەلال میدیای زەندی ئەوە پشتڕاست دەکاتەوە کە بەڵێ مام جەلال یەکێک بووە لەوانە کە ئاسانکاری و هاوکاری کردووە کە حەسەن زیرەک بگەێنێتە ڕادیۆی کوردی مامۆستا چ چیرۆکێک یان چ لایەنێکی شارەوەی مامۆستا حەسەن زیرەک هەیە چ شتێکی جیاواز هەیە کە درکی پێ نەکرابێ نهێنی بووبێ و لە کسا لە کتێبەکەی ئاماژەی پێکرابێ بەڵێ ئوستاد لەگەڵ ڕێزم بۆ ئەوە نییە کە مەسەلەن عزەتی نەفسی مرۆڤەکان ئیمڕۆ زۆر لە داکشاندایە لە کاڵکشان ئەوەی کە من بینیومە لەو ڕۆژگارە و لەسەر زاری چاوەڕەکانەوە کە زۆر خولیا و زۆر بەدواداچوونم کردووە حەسەن زیرەک خاوەنی عزەت نەفسێکی زۆر بەرز بووە لەکوێدا لەوەی کە لە شایی و زەماوەند و لە ماڵەکان و لە شوێنەکانە گۆرانی وتووە هەرگیزدا و دینارێکی لە کەس نەکردووە بەڵام ڕەنگە پارەی خەڵکیشی ڕەت نەکرد بێتەوە مناڵ لەگەڵ یا بۆ ئەم دێ بۆ ئەو دیەکە بردوویەتی هاوکاری کرد و ڕێگە و جێگەکان پێریشان داوە حەسەن زیرەک پارەی داوەتە ئەو حەیبوو بێ درێغی نەکردووە زۆر بەخشش بووە حەسەن زیرەک تەنانەت خەڵکێک دڵی لە قاتەکەی چووە بە پێڵاوەکانیشەوە پێیداوە پێی بەخشیوە یعنی لێرە بۆم دەرکەوت لە زاری ئەم چاوەرانەوە دواندوو من مەلای مزگەوتی تایە هەموو چین و تۆژێکی تایە ژن و پیاوی تێدایە مامۆستای مزگەوت چی دووتووە سەبارەت بڕواکەی ئەوە من خۆ کتێبە بەخوا تەواو ناکرێ و بەگە ساعتێتش لەگەڵ ئێوە بەمە من ئەوە نەتاوتێ دەتوار بکەم لە کتێبەکە ئیشەڵای بن بڕواکەی خەڵکی زۆر ڕۆشنبیری چاپ وەکو ئەم مەلایە خوێندنەوەی بۆ حەسەن زیرەک نییە من یەک پرسیارم بێ وتم مامۆستا قسە لەسەوە کەم حەسەن زیرەک وەڵا لە ماڵەکانە و بە باڵای ژینە و نازانمشی ئەو مامۆستایە چی بڵێ باشە ئەو مامۆستا ئێستاش خۆبەخش نزیکەی 50 ساڵ زیاتر کاری خۆبەخشی کردو لە مزگەوتێکە لەو گوندانە ئەڵێ مامۆستا بۆ حەسەن زیرەک بە باڵای کچێکە لە شای و زەماونێکە جوان هەڵە پڕێجلێکی کوردی سەرتاپا پۆشی لە بەرە سەرچۆپی پیاو ناوێرێ دەستی بووە ببا ئەوەندە جوانە و لێ وەرگری و حەزەکە شایەکە جوانکە حەسەن زیرەک بە باڵا ئەم قەد و باڵا و ئەم خشت و جوانی سەر و دەست بە خەنە و نازانم ئەمانە ئەگەر گۆرانی بڵێ بۆ حەسەن زیرەک گوناحی کردووە وتی ئێمە ئەگەر ئاکامە لە بازار نەبێ و لە خراپەی هەندێک کەس و ئاکاری هەندێک کەس خودبەکانی جمعێمە باسە شیەکەین بۆ ئێمەی مەلای ئاینی لە خودبەکانمان لەکوێوە ئەم سەرچاوە ئەگرێ و کە بەکاریان دێنین بۆی حەسەن زیرەکیش شتی خراپی نەبوو بڕۆ سشتە جوانەکانی ناو حەسەن زیرەکەن ئەوەی لە گۆرانەکانە ئەوەی کەس ناڵێ هەژاری مکوریانی ئەڵێ لە
هەمبانە بۆرینی من ئەگەر وشەیەکی کوردستان لێ عاسی بۆ ڕۆ لە گۆرانەکانی حەسەن زیرەک بۆی بگەڕێن من وستا زۆر شتم لێرە دکاتەوە مەسەلەن مەهاباد سنەت میان دوا و کورە ئەمبەر کورە ئەو خشتوشتانەی ژنی جوانی باڵابەردی لا ئێمە هەوری کورە ئەمنە هەموو ئەمانە وستا تەسەورەکەم من ئەمانە ئەوەندە جوان نین حەسەن زیرەک زۆر جوانیانی کردووە حەسەن زیرەک من هەستەکەم خوا نادیە سەرزەمینی کوردی بەڵام ئێمە وەکو پێویست ڕەنگە نەماتوانێت لە هیچ کەم لە چاوەڕەکانەوە لە گێڕانەوەی چاوەڕەکانەوە چیرۆکێکی جیاوازی مامۆستا حەسەن زیرەکەی بۆمان گەڕیتەوە چیرۆکی زۆر بەسەر هاتی خۆش جوان یەکێک لەوانە بۆ نمونە لە شوێنێکە پێم وایە ناوی کابراکەش ئەوەی لە گوندێک بەسەرهاتێکیان هەیە لە گوندی پارێوڵەیە پێم وابێ حەسەن زیرەک لەگەڵ دهۆڵژەنێک و زۆرناژەنێکە ڕێکەوتەکە لە شایشتیەکە ئیتر حەسەن زیرەکە نەوەستاوە بەڕۆژشەوە ڕێک دۆستاد ئەچینە شەوێکی تاریکە چینە کەناری چەمی سیروان و ئاوا بپەڕنەوە بۆ گوندێکی تر لە پڕێکە لە تاریکیشەوە ئەدەن لە میل کلاشینکۆڤ بۆیان ئەڵێ نەجوڵیان کوژدان ئەو شەڵە نابیکەم بۆ خاتری خواتومەسەمە خەڵکێکە مەڕووماڵاتی هەیە و لە شەوەکەژە لەو کەنار سیروانوانە مەڕووماڵەتەکەی مۆڵدا و چەند کەسێک بەدیار مەڕووماڵەتەکەی لەبەر گورگ و ئەوشتانە ئەدەن لە میل ئەڵێ نەجوڵیان کوژناوە نەبیکەم بۆ خاتری خوا تەقەنەکەن ئێمە لۆتین وتی لۆتی نازانم بفیقنە پیە بۆی بسەلمێنێ کە ئەمانە فلەن گۆرانی بێژ و ئەوەی کاڵێ ئەڵێ ئەمانش لە ترسا و زۆر لە کاتە ئاسایەکان زیاتر دهۆڵ ژەندن لێدەن و ئەو ڕینە لێدەن ئەفیقن پێ خۆیان ئاسای مەڕ بۆ شەوە ئەداتە ئەو دەرودەشتە هەڵەسیە گشتی دنیاکە و لە خاوەڕام جەواکە کورە بکوژنەوەی بیکە لە ڕێخوا بکوژنەوەی هەر واز بارن واز ئەو جاتیەکە ئێنەمەیە کللو چیرۆکانەیە کە لەو کەناری سیروانە بە حەسەن زیرەک حەسەن زیرەک بۆ نمونە لە شوێنێکە کەڵەکەوانێک کاری ئێوارەی تەواو بووە پێی وتووە کاکەگیان بیکە لە ڕێ زۆر جا تەنیاش گەڕاوە سەیری ئەم ئینسانە بکە وتێتی لە سیروان بکەم بەڕۆچم بۆ ئەو گوندانە و کارم زۆر درەنگمەوە ئەوە نازانم چی وتێتی کاکە وەڵی پێم ناکرێت و کاتم تەواو بوو وتی دەخدە بەخوا نازانم چیوانە وتی گۆرانیت بێژم بەرحاڵ هەر چۆنێ بێ ڕازی کردووە ڕازی کردو بیکاتەوە بەرەوە کە لەو بەردایناوە ئەم بگەڕێتەوە بۆ شوێنەکە خۆی هاتۆتە ناوڕاستە و ئەم بەر حەسەن زیرەک دەست کردە گۆرانی هەزار جوێنی پێدا وتی بم زانایە حەسەن زیرەکی نە ئەم کردیتە ئەو بەرەوە ئەم برد لە ماڵ خۆمان بۆی زۆر تامەزورەی دەنگ و ئەوانەتم ئەمجار بۆ نمونە لە ناو زیندانە حەسەن زیرەک لە خانەقین و لە شوێنەکان ترە چیرۆکی زۆر بەسەر هات و خۆشوانە هەیە بۆ نمونە یەکێک لەوانە کە حەماڵێکی زۆر بە قوتوانەیە دەنگی حەسەن زیرەک زۆر جابی بۆ دەنگی حەسەن زیرەکەیە لاسایشی ئەکاتەوە ڕێکەوتەکان لە ناو زیندانەکەیە حەسەن زیرەکیش لەوێ ئەگرین سجنەکەن ئەیبەر بۆ هەماسیدان ئەم برادر خەڵک حەسەن زیرەک ناناست لە گۆشەیەکە بۆ خۆی دانیشی و دۆشت داماوانە ئەم کابرا جاجاگی جێگیش گۆرانی حەسەن زیرەکەڵێ هاوڕێکانی هەدایمت داوای لەکەن حەسەن زیرەکیش واکە کاکەمە بەسەمەشی حەسەن زیرەکە نەبڕایەوە ئەوەندە ئەم زۆر حەسەن زیرەکی خۆشەوە لە پڕێکا تووڕە بێ لە شوێنەکە ئەڕمێتە کۆڵی ئیتر حەسەن زیرەکی بە زۆر لە ژێر چنگ دەرەکەن ینی پێی ناخۆشە کە ئەڵێ کاکە حەسەن زیرەک چی ئەم هەندت بڕیوەتەوە وەڵا لە کاتی لە ژێر چنگی دەرەکەن بێتاقەتە بێ لەو دوورە تەواو شێتە بێت لەوەی کە خەڵکێکی ئاوا خۆشیەوێ ئەو گۆرانیە کە ئەم ئێڵێ و پێی بڕی لەو پڕی حێڵەدوم بە ئەیڵێ کابرا ئەڕمێتە بان پێڵاوەکانی ئەڵێ بەس پێڵاوەکان ماچەکەم بووەوەی ئاسوودەم نالێ لێ ناگەڕێڵە نانە قەت نابێ قەت چەندین چیرۆکی ئاوای هەیە حەسەن زیرەک چەندین چیرۆکی لەم بابەتانە زۆر جار خۆیەوە کردووە خەڵکی ڕادیۆ قسەبان ئێمە واشە چووە ئاوا کزی کردووە و بۆ ئەوەی خەڵک بوو ڕژێنێ بزانم چیەکەن حەسەن زیرەک ئینسانێکی ئاسایی نەبووە مەسەری خالقی ئەڵێ لە هەموو ئەوروپا 1000 میلۆدی هەبێ حەسەن زیرەک بە تەنیا 2000 میلۆدی هەیە دەی من نازانم من بۆ خۆم گەشتمەتە قەناعەتێ خوددا تایبەت ئەمین سانەی نردووە هەستەکەم ئەگەر مبالغەیەکی زۆر گەورەی بێت لە گۆی زەمینە کەسێک بەم شێوازە خاتوو بێتە نێو هونەری گۆرانیەوە کە بەبێ عەزف بەبێ ئەوەی ئامادەکاری بکە ئەمەم لە زاری کاکە ئەنۆر و مۆسیقارە گەورەکان و مشتەبای میرزادە و ئەمانەوە بیستومە پێویستی بە پرۆڤە نەبووە ئاخر گۆرانی شعرە شعر مۆسیقا ئەیدا لە مەنگەنە مۆسیقارێک نییە بڵێمە ئاوتەکە هیچ پرۆڤەیەکی نەکردووە هەمیشە داخل بووە ڕاستەوخۆ ئەم جاری سەیرەکەی ئەو هەموو بەند و بالۆرە جوانانە یعنی حەسەن زیرەک گۆرانی وایە بە 4 زمان وتوێتی بادینی تێکەڵەکە تورکی تێکەڵەکە عارەبی تێکەڵەکە هەموو شێوەزارەکانی ناوچەکانی خۆمان ئەمە یەکێکە لەوانەی کە حەسەن زیرەک گەڕاوە زۆر گەڕاوە زاکری ئەم شتانی جوانانەی زۆر جوان خەم خۆلێکی
ڕاستەقینەی هوەری کوردی و خەمخۆری ئەدەبیات و مێژووی کوردی بوو حەسەن زیرەک. دەکەواتە باسێکی وەشمان بۆ بکە کاتێکە لە کۆنسێرتەکەی فاتمە ئازەری داوای لێیەکە ئەو گۆرانی لەگەڵا بڵێتەوە ئێمە ئەزانین چیرۆکەکە ئازانین بەڵام شتێکی ترمان نازانین. من ئەمڕۆ یەکەم جارم بوو قوربانی چاوەکانتان بم. ئوستاد ئەوە لە کۆنسێرتی ئەکرێت لە تەورێزەکرێ پێم وایە فاتمە زەرگەری ئەوەی هونەرمەندێکی گەورەی تورکە خەرە باڵقێکی زۆر کرد حەسەن زیرەک بەڕێکەوت ئەچێتە ئەوێەوە ئەوانش لە وچانێکە ئابن حەسەن زیرەک لە وەڵام منم گۆرانی بێژە خانمە پێ بڵێن کاکە من وڵای داخلە بم لەگەڵیە وچانێک بابە قاڵمە لەسەر مەکە بلیت فرۆشراوە دنیا ئەوە ئامادەکاری کراوە هەبا خۆی بێتەوە بزان چی ئەڵێ خۆی دێتەوە ئەڵێ ئەوە ئەڵێ بەسەر چاو واتی ئەگە کە دوجار لە کاتێکی تر لەوەتی نە ئێستاڵێ ئەڵێ ئاغا زیرەک چۆن ئێستا بێ من دوو مانگە چیم یەک ڕاهێنانی لەگەڵەکەم و پرۆڤەیەکەم و چیەکەم تۆ چۆن لە هەر ئەڵێ نەبووە هەر نەبوو نابێت تۆ لەگەڵ منە ئاوا داخلبی ئەڵێ تۆ حەقت دەبێت تۆ بە زمانی خۆتم بە زمانی هەرچ ئاوازێک ئەڵێ ئێستا گۆرانێکە بەداخەوە ئەم دەقیقەی لە بیرم نییە لەگەڵ ئەوە ئەڕوە ئەم ژنە سەیری دێت دوجار ئەڵێ ئەو ئەڵێ بەداخەوە هێشتان کورد پاداشتی ئەم گۆرانی بێژیان نەداوەتەوە دوجاریش بەڵێ دوجاریش ئەڵێ بڕواتان بێ باشترین کۆنسێرتێک کە من پڕفرۆشی ترین ئەوەی من بێ ئەو کۆنسێرتێ بوو کە لەگەڵ حەسەن زیرەکە من کردومە یعنی ئەمە هەستەکەم لە ناو دراسی ئەوەی کە من لێرە کردومە ئەوەندەی نارەکانی کورد ئەوەندە غەیرە کوردەکان ئەمەیان کردو چکەم من لێرە خەڵکم دوان دێ خەڵک خوارە کاکە واز بێرە لە حەسەن زیرەک بڕۆ لای نازانم چیەکان دانیشت محازرێکم لەگەڵ وتووە وام بێ کە دۆستەکەم خەریکە سەری گوێکرێتەوە حەسەن زیرەکێ تێکردن حەسەن زیرەک خزمەتێکی گەورەی بە کورد کردووە بەڵام بەداخەوە 51 ساڵ تەمەنی بووە غەدریان لێ کرد بە پێی هەموو ئیسپاتەکان کە لەو کتێبانە هەیە دەرمان خوارد کراوەم پیاوە دکتۆر بەلایەوە نەچەوە وەکو پێویست ڕابەخانی خێزانی پێم وایە ئەخیر کەس بووە کە مەسەرن لە هەولێر لە ئیجارە ژیانی بەسەر بردووە حەسەن زیرەک قسە لەسەر ئەوە شەکرێ وەکو زانیاریەک لە ڕوازان شوێنەکاتش خەڵکیش بیسی بێتی کوڕێکی بۆ بە ناوی جەمیل لەبەرەوە خاتو گەوهەر خێزانی حەسەن زیرەک بۆ فترێکی زۆر کەم لەگەڵێ بە کاتی لە ڕادیۆ کوردی بەغا بۆ کاتانە لەگەڵ نەسرین شێروانیە حەسەن زیرەک لە ڕادیۆ بوون و پێکەوە حەسەن زیرەک ئەچێتە ماڵی نەسرین شێروانی چەند جارێک گۆرانی ئەڵێ دراوسێکیان بووە بێوەژن بووە ئەعجابێک دروستە بێ و دەمەتەقەیە دروستە بێ حەسەن زیرەک ئەیخواسێ بۆ ئەگەر بڵێ مانگێک و کەمتر لایە بێ دوای حەسەن زیرەک ئەگیرە و ئاودی ئەوە کرێ ئیتر جارێکی تر گەوهەر نابینێتەوە ئەو کوڕە خۆی مقابلەیەکەن ناوی جەمیلە ئەڵێ بەڵێ من بە ئیسپات کوڕی حەسەن زیرەکەم لە ساڵی 72 زانکۆ تەواوەکە کولی توپ تەواوەکە تەنانەت لە سویدیش نەشتەرگەری سەرکەوتووی بۆ مەلیکی سعودیە کردووە ئەمەش وەکو زانیاریەک لەسەر ئەوەندە جوان ئەگەڕیتەوە ئەوەندە جوان ورد بوویتێتەوە لە ژیانی هەم تایبەتی هەم ژیانی هوەری ئەو مامۆستا گەورەیە مامۆستا حەسەن زیرەک بەڕاستی دڵمان نایە بۆ بڕین هەرچەنە کاتی بەرنامەکەمان کۆتایی هاتووە بەڵام لە کۆتاییە ئەوەندە کاتمان هەیە پێمان بڵێ کتێبەکە کەی بڵاوکرێتەوە هێشتا کتێبەکە ئەو داخێکی زۆر گەورەی لە دڵما ینی ئەو وڵاتە ئێمە بەڕێوبەرایەتیمانەیە کورە وەزارەتمانێ نازانم چییە توخوای ئەو کتێبە لە هەموو شوێنەکانە بەڵام کردوتەوە و با حکومەتە کەسێکی بینێ گوێ هاالێن بە ئاگدار بێ کەسی ئامادەنە بۆ کتێب بۆ چاپ بکەن ئەو کتێبە نادۆ بە چاپ بەبێ ئەوەی ئیسفادە 1 دیناری بۆ خەمە بێ شەرمەکە من ئەماڵێم شەرمەکەم حەسەن زیرەک ئەوەی کردوویەتی بەبێ ئەوەی داوای دیدارە لە کەسپا ئێستا من ئەگەر قسە لە پارەکەم ئەوە عیبێکی زۆر گەورەیە بۆ من بەرحاڵ کاکامیل کتێبخانەی چوارچرا پێم وت ڕێککەوتینە لەسەر وەزێک چاپێکاوەی خاتە بازاڕەوە ئینشاءڵڵا خوددایار بێ لە ئێستا لەژێر چاپە ڕەنگە تەواو بوو بێ یان نەبوو بێ لە پێشانگای کتێبی سلێمانیە خوێنەران دەتوان پێ ئاشتا بن ومێ دەکەم نەختی ڕۆحی حەسەن زیرەکەم ئاسوودە کرد بێ هەوادارەکانی کاتێک ئەی خوێننەوە تاکید من دڵتەنگە بن ئەوەندە لە کێشە و لە مەسات و لە قوربەسەری حەسەن زیرەک دووە بەرحاڵ ناتوان زۆر زۆر مادومان کردی دەستە خۆش بێت نمونەت زۆر بێ مامۆستاگیان